بینەرانی ئازیزی بەکراوەیی ئەم کاتتان باش. ڕۆژی سێی ئەم مانگە واتە سێی ئایار ڕۆژێکی تایبەت بوو بۆ هەموو ڕۆژنامەنووسێک لە جیهاندا. لە ساڵی 1993 کۆمەڵی گشتی نەتەوە یەکگرتوەکان بە بڕیارێک سێی ئایاری وەکو ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەگەری دەستنیشان کرد و تیایدا ئازادی کاری ڕۆژنامەنووسی وەکو مافێکی سەرەکی لە مافەکانی مرۆڤ دیاری کرد. لە کاتێکدا ئەم یادە تێپەڕ دەبێت بەشێک لە ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستان نیگەرانن لە ڕەوشی ڕۆژنامەنووسی و کاری ڕاگەیاندن و پێیان وایە ئازادیەکانیان لەلایەن دەسەڵاتدارانەوە کۆت و بەند کراون و وەکو پێویست ناتوانن بەکارەکانیان هەڵبسن چونکە بازیندانیکردن و سزای مادی و هەڕەشە و لێدان وەڵام دەدرێنەوە. لە بەرامبەردا بەشێک لە کارکتەرە سیاسیەکانی لایەنەکانی دەسەڵات هەندێک لە هۆیەکانی پێشێلکردنی ئازادی ڕۆژنامەنووسان بۆ خودی ڕۆژنامەنووسان دەگەڕێننەوە لەوەی کە ڕۆژنامەنووسان پابەندی یاسا و بنەماکانی ئیتیکی ڕۆژنامەنووسی نابن و لە ڕێگەی ناوەندەکانی میدیاوە تۆمەت دەبەخشنەوە و سوکایەتی دەکەن. لە مەڵقەیەی باکراوەییدا قسە لەسەر پێگەی ئازادی ڕۆژنامەنووسی و پاڵنەرەکانی پێشێلکاری بەرامبەر بەم ئازادیە و پەیوەندی نێوان دەسەڵات و میدیا لە هەرێمی کوردستان دەکەین. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەی بەکراوەیی ئەم کاتتان باش وەکو لە پێشەکی بەرنمەکە ئاماژەم پێکرد بەرنامەی ئەمجاری بە کراوەی تایبەتە بە قسەکردن لەسەر ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان و پێگەی ئەم ئازادیە. هاوکات لە ماوەی بەرنمەکەماندا قسە لەسەر پێشێلکاریەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەکەین و هاوکات قسە لەسەر پەیوەندی نێوان دەسەڵات و میدیا دەکەین. بەڵێ بینەرانی ئازیز بۆ ئەم بەرنمەیەش میوانداری کاک عەدنان عوسمان ڕۆژنامەنووس و پارلەمانتارمان کردووە. هەروەها کاک ئاخۆ محەممەد سەرنووسەری هەفتەنامەی ڕووداو، هاوکات کاک عەدالەت عەبدوڵڵا سەرنووسەری واڵا پرێس لەگەڵمان دەبێت. هەروەها کاک ئەنوەر حوسێن ئەندامی ئەنجومەنی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و سەرۆکی لیژنەی داکۆکی لە ماف و ئازادی ڕۆژنامەنووسان. بەڵێ کاک ئەنوەر سەرەتا دێمە لای تۆ، پێگەی ئازادی ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان چۆن هەڵدەسەنگێنیت؟ زۆر سپاس بۆ ئێوە بۆ بە ڕێزانە. لە یادی ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەنووسیە من سەری ڕێز و ناوازش بۆ ئەو شەیدانەی کە لەم ڕێگایە جانیان بەخت کردو دانێنمەوە بۆ هەموو ئەو ڕۆژنامەنووسە هاوکار و هاوپیشەکانم کە لەم وڵاتەیە کارەکەن و جاروبار ئەبنە قوربانی کارەکانیان و لێدان و ئازار و شکنجە کێشنیان پێشێلکاریان بەرامبەرەکرێ. تەسەوری من ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستانە ئەکرێ ینی بە ئەو پێوەرانەی کە وجودی هەیە هەڵسەنگێنن. لە هەموو دنیا لە ناو سیستەمە دیموکراسیەکانە شتێک هەیە پێوترێ ئازادی کاری ڕاگەیاندن و ئازادی عەقیدە و بەیان، ئازادی بیر و باوەڕی سیاسی و کۆمەڵی مەدەنی. تەسەورەکەم لە هەرێمی کوردستانە هەم بە یاسا ئەم ئازادیە ڕێکخراوە بەڵام وەکو پێویست جێبەجێ نەکراوە و هەم زۆری کەناڵەکانی ڕاگەیاندن و مەهەس میدیا لە هەرێمی کوردستانە بە شکلێکە توانم بڵێم لە هەرێمی کوردستانە نزیکەی 1200 کەناڵی ڕاگەیاندن هەیە. جۆرێکی ترە لەوەی کە توانین شایدی بەوە بین کە لە هەرێمی کوردستان ئازادی کاری ڕاگەیاندن ڕۆژنامەنووسی هەیە و لە هەرێمی کوردستانە سەرڕای ئەوانە هەر کام لە حیزبەکان و هەر کام لە ڕێکخراوەکان و هەر کام لە کەناڵهای جۆری تایبەت بەخۆیان هەیە و لە دەرەوەی ئەوەش لەوە گرنگتر بە تەسەوری منەوەیە کە کەناڵهای میدیای ئازاد و سربەخۆ هەیە کە ئەمە زۆر گرنگە لە ناو سیستەمی سیاسی و دیموکراسیە بیا بۆ حکومەتی هەرێمی کوردستان کە لە دەرەوەی دەسەڵات، لە دەرەوەی حیزب، لە دەرەوەی ئۆپۆزیسیۆن، لە دەرەوەی گروههای سیاسی کاری ئازادی ڕۆژنامەنووسی سربەخۆ ئازاد هەیە. ئەوانە بە تەسەوری من پێوە کاگەنوەر لە قسەکاندا تۆ ئاماژەت بەوە کرد کە ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان بوونی هەیە. ئەی قسەتان چییە لەسەر ئەو پێشێلکاریانەی خۆتان هەر 6 مانگ جارێ بڵاوی دەکەنەوە و سنتەری میترۆ و سنتەرەکانی تر و ڕێکخراوە جیهانیەکان ئاماژەی پێدەن؟ ئەوە دیوێکی تریەتی بە تەسەوری من ئەوەی جەناب دێڵی ڕاستە و ئێمە پێمان وایە ئازادی کە لە هەرێمی کوردستان هەیە ئازادیەکی 100% حتمی و مسۆگەر و ئەکتیڤ نییە و بۆیە ئەم راپۆرتانە و ئەم دەرەنجامانەی لە یەکێکێتەوە ئێمە 6 مانگ وە یارانی بۆ معلومات لە بەشێکی وڵاتانی ئەم سەرگۆی زەمینە
بەشێکی زۆری ئەم پێشێلکاریانە هەیە مادا لە هەندێک وڵاتە کە بەڕاستی ئەنی مەسلەی ڕێزگرتن لە کاری ڕۆژنامەنووسی بووە بە شتێکی مقدس و پیرۆز و ڕۆژنامەنووس بەڵام بە تەسەوری من لێرە ئەمە نەکراوە و خەلەلەکەشەوەیە کە بە قەنەعەتی من یاسای کاری ڕۆژنامەنووسی وەکو پێویست جێبەجێ ناکرێ ئەوە خەلەکەیە بەڵام ئەگەر ئەبڵێ ئازادی کاری ڕاگەیاندن ئازادی کاری سیاسی هەیە پێم وایە بەڵێ ئاگەر بەڵام ئەوەیە کە بۆ یاساکە جێبەجێ ناکرێ بۆ ڕۆژنامەنووسان پێشێلکاریان بەرامبەرەکرێ ئەمە دیوێکی ترێتی کاگەدا لە دێمە لای تۆ کاگەنوەر لە قسەکانی ئەڵێ ئازادی بوونی هەیە بەڵام ئازادیەکی 100% نییە لە هەمان کاتە پێشێلکاری هەیە و خۆش ئاگاداریت ڕای تۆ یاخود پێگەی ئەم ئازادیەی لە هەرێمی کوردستان هەیە بۆ کاری ڕۆژنامەنووسی چۆن هەڵەسەنگێن بڵێ خۆزگە سەرەتایان ئێمە شتێک ئاماژەمان بۆ ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەگەری بکردایە چونکە ئەمە ئێستا تر بۆتە بۆنەیەکی جیهانی لە ڕاستیە ساڵانە نەک لە وڵاتی ئێمە کە بەداخەوەکو پێویست ئەمیادە ناکرێتەوە لە سەرتاسەری جیهانە لە هەموو وڵاتانەی کە بایەخ بە مەسلەی ئازادی ڕۆژنامەگەریە دەن و مەسلەی مافەکانی ئەم کاینێکی پێوتری ڕۆژنامەنووس دەن لە ڕاستیە هاوکات لە کۆی ئەو دۆسیانە کۆڵنەوە کە پەیوەندی بە مەسلەی ئازادی ڕۆژنامەگەری وایە بۆ نمونە دێنەوە سەر پرسیارەکەش ئێستا بۆ نمونە لە یونسکۆیە پێیان وایە کە کاتێک باسی یادی ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەگەریەکرێ ئەبێ لەسەر 5 تەوەر بوەستین کە من پێم وایە لە کوردستانی ئێمە تاکو ئێستا بە شێوەیەکی زانستی لەسەر ئەم تەوەرانە نە کۆنگرەیەک نە کۆنفرانسێکمانەوە من پێم وایە ناکرێت بەم جۆرە بەرنامانەش اکتیفا بکەین ئەو تەوەرانە چ یەکەمیان لە ڕۆژی جیهانی ڕۆژنامەگەری ئازادی ڕۆژنامەگەری ئەبێ چی بکرێ ئاوڵاتیان ئاگادار بکرێتەوە لە تەواوی ئەو پێشێرکارانی کە بەرامبەر بە ئازادی ڕۆژنامەگەری هەیە ئەمە ئاستێشان ئاسێکی تریان ئەمەیان کەم تەرخەمیە ئاستی دووەمیان مەسلەی هاندانی با بڵێن هەموو ئەو مبادراتانی کە لە پێناوی ئازادی ڕۆژنامەگەری هەیە واتەگەر لە وڵاتەیە هەر مبادرەیەکەیە بۆ ئەوەی ئازادی ڕۆژنامەنووسی بچێتە پێشەوە ئەبێ تەشجیعی ئەم مبادرانە بڵێ تەورێکی تر کە بەپێی ئەوەی لە ڕێکخراوی یونسکۆ بڵاوی کردوتەوە سەبارەت بەم ڕۆژە جیهانیە ئەوەیە کە ئەبێ تەقیمی چیژ بکرێ مەودای یان با بڵێن ئەندازەی ئازادی ڕۆژنامەگەری لە سەرتاسەری جیهانی ئەم ڕۆژە ڕۆژێکە بۆ پیاچوونەوە بە مەسەلەی حڕیەتی سەحافە لە دنیایە ئاسێکی ترشیان بیرخستنەوەی ئەوەی کە حکوومەتەکان ئەبێ ڕێز بگرن لە هەر ئیلتیزامێک کە قرارە هەیان بێت بەرامبەر بە مەسەلەی حڕیەتی سەحافە ئەم ڕۆژە بێ ڕۆژێک بێ بۆ بیرخستنەوەی حکوومەتەکانیش کە بێ پابەند بن ئاستی پێنجەمیان ئاسێکی ئەمیش ئاستێکی گرنگە بە بڕای من لە میادەیە کە یونسکۆ پێی وایە ئەبێ تایە قسە بکرێەوە گفتوگۆ و مشتومڕ بکرێ مەسەلەی حسابکردن بۆ لایەنی پیشەیی لە ڕۆژنامەنووس و ئەندازەی پابەندبوون بە مەسەلەی ئەخلاقیاتی سەحافە یعنی تەماشا بکە ئەم ڕۆژە عالەمیە کە بۆ ئازادی ڕۆژنامەگەری هەیە ئەم 5 تەوەرەی تیا هەیە ناتوانین پێت وایە لە هەرێمی کوردستان ڕێز لە هەرێمی کوردستانە من پێم وایە ئێمە زۆربەی جار لەسەر یەک تەوەریا دوو تەوەریان قساکەین زیاتر من لەسەر مەسەلەی پێشێرکاریەکان قساکەین کە ئەمە تەنها تەوەریشان بە بڕای من ئەگەر قسە لەسەر مانەوێت بە مەفهومێکی فراوانتر لەسەر قەزەی ئازادی ڕۆژنامەگەری قسە بکەین بێ لەسەر هەموو ئەم تەوەرانە بۆستین ڕەنگە هەندێک جار لەسەر تەوەرەکانی تریش وەستا بێتین بەڵام بەگشتی ئێمە تعاملێکی علمیمان نەکردووە لەگەڵ مەسەلەی ئازادی ڕۆژنامەنووسی و ئازادی ڕۆژنامەنووسی لە ڕاستیە دابەشە بێ بەسەر 4 جۆر لە ئازادی ڕۆژنامەنووسی یان 4 مستەوای هەیە یەکەمیان بریتیە لە ئازادی دامەزراندن و کردنەوەی کەناڵ و دەستگای ڕاگەیاندن ئەمە ئاستێکە لە ئاسی ئازادی ڕۆژنامەگەری ئاستی دووەمیان بریتیە لە ئازادی چاودێریکردن و بە دوواداچوون لە بواری میدیایە ئەمەش ئاسی شتری ئازادی ڕۆژنامەنووسیە من لە شوێنی تری شەودومە ئاسی شتری ئازادی بریتیە لە ئازادی بڵاوکردنەوە و ڕخنەگرتن کە بەشێکی یەکێکە لە استراتیژەکانی ئازادی ڕۆژنامەگەری لە دنیاە بەتایبەتیش ڕۆژنامەگەری ئازاد و ئاسێکی ترشیان ئاستی ئازادی ڕۆماڵکردنی ڕووداوە کە ئەمەش دوو فەرعی لێ بێتەوە فەرعێکیان بریتیە لە ئازادی ڕۆماڵکردنی ڕووداوی ئاسایی کە شتێکی ڕۆتینە هەر ڕووداوێک لە وڵاتەیە ڕوئەدا تۆ ئەتوانی ڕووماڵی بکەی بەڵام دیوەکەی تری ڕووماڵکردنی ڕووداوی نائاساییە ڕووداوی نائاسایی و ڕووداوانەی کە تەجەموعی تیا دروستە بێ ئاپۆرەیە خۆپیشاندانە من ئەمەوێ بۆی وەڵامی پرسیارەکە دەمەوە کێشەی هەرە گەورە و خەلەلی جەوهەری لە پێشێلکردنی ئازادی ڕۆژنامەنووسی لە کوردستان لەکوێ دەست پێکە لە ئاستی چوارەمەیە مەسەلەی ڕووماڵکردنی ڕووداو و ئەمە بەم قسەیە من بەپێی تەقیمی هەموو ئەو راپۆرتانەی کە لە بەردەستمانە و لە کۆنگرەی سەندیکای ڕۆژنامەنووسانە خرایە بەردەستمان تەماشاکە هەموو ئەو نمونانەی کە
تایە باس لە پێشێرکاریەکرێ بەرامبەر بە ڕۆژنامەنووسان چ لە بەلێدانیان چ بەگرتنیان چ بە تیرۆرکردنیان هەموو ئەم حاڵەتانە بەشی هەرە زۆری لە چ بوارێکایە لە بواری نەبوونی ئازادی پێویستە لە ڕووماڵکردن گەشتۆ کاگادالت بۆی کاتی کاگاکۆ دێمە لای تۆ ڕای تۆ لەسەرم ئازادیە و کاگادالت وتی تا ئێستا تەعاملێکی علمی لەگەڵ ئەم مەسلەیە نەکراوە ڕای تۆ چیە لەو بارەیەوە ڕاستە ئەوەی کە عەدالەت دەیڵێ ڕاستە تەعاملێکی عەمەلی لەگەڵ ئەو ئازادیانە کە خراونەتە سەر کاغەز و ناو قانونەکانەوە نەکراوە ئەوەی کە سەبارەت بەلایەنە علمیەکە خۆتەزانین چەندین سندیکامان هەیە چەندین ڕۆژنامەنووسی بەتوانامان هەیە بەڵام بۆ تا ئێستا نەتوانراوە وەکو خۆشیان ئاماژەی پێدەن و ئەمەدان پێدانانی کە تا ئێستا تەعاملێکی علمی نەکراوە ئەوە مەسلەیەکی دیکەوە لەوانێ من زیاتر لە جانبە ئەمەلێکەوە بۆی بێم ئەویش ئەوەیە کە بەڕاستی ئەوەی کە کراوە تاوەکو ئێستا قانونێک هەیە یاسای کاری ڕۆژنامەگەری لە کوردستاندا ئەمە دەبێت دانی پێدا بنین ئەوە گرنتیکردنێکی یاساییانە بوو بۆ ئەو پێشکەوتنە کە ڕۆژنامەگەری لە دوای ڕاپەڕینەوە هێنای تاوەکو ئەو قۆناغی کە پێگەیشت بوو قۆناغێکی کارێکی زۆر باش بوو و تێیدا ئەوەی کە هەبوو توانرا گرنتی بکرێ و ئێستا هەر چوونە دواوەیەکی یان کێشانەوەیەکی ئەو ئازادیانە لەوانەیە زۆر بە تەجمعاتی گەورە و بە ناڕزای زۆر بەرفراوان لە کوردستاندا وەڵام بدرێتەوە کەواتەوە هەنگاوێکی زۆر گرنگ بوو بەڵام ئەوەی کە لێرە جێی ڕخنەیە ئەوەیە کە هەمیشە ڕۆژنامەنووس کە دەردەچێت بۆ ڕووماڵکردنی ئەو کێشانە یان ئەو ڕووداوانەی کە لەسەر جادە لەسەر لە پێش چاوی هەموو خەڵک ڕوودەدەن لەوێدا ڕێگیری هەیە بۆ ڕۆژنامەنووسان و جۆرێک لە تەعاملکردن هەیە وەکەوەی کە ڕۆژنامەنووس بەشێک بێ لەو مزاهرەیە بەشێک بێ لەو بەڵێ ئەوە لە تەوەرێکی ترادینە سەری پەیوەندی نێوان دەسەڵات و میدیا ئەوە بە شڕی قسەی لەسەرەکەی گەر پەیامەکەت مەسلەیەکی دیکەش ئەوەیە کە بەڕاستی ئێمە لە ناو چوارچوەی دەوڵەتێکدا دەژین تاوەکو ئێستا ئەویش ناوی عێراق لە مەسلەی ئازادی ڕادەربڕین لە مەسلەی پاراستنی گیانی ڕۆژنامەنووساندا ئەگەر دانیمارکی یەکەم بی ئەوە عێراق لە تەنیش فەڵەستیندا لە کۆتاییەکەیدا کە تاوەکو ئێستا ژیانی ڕۆژنامەنووسان تاوەکو ئێستا ئازادیەکانی کاری ڕۆژنامەگەری لە عێراقدا زۆر خراپن لەوان لە کوردستان زۆر باشتر بێت لە چاو عێراق بەڵام تاوەکو ئێستا تۆ لە ناو چوارچەوەی دەوڵەتێکدا ئەو دەوڵەتە ناوی عێراق بە کوردستانیشەوە ئەوەی کە هەیە بەڕاستی ئێستا فرەیەکی زۆر لە ڕاگەاندندا هەیە و نەخەملینێکی تەواو لە هەموو بارەکانی ژیان لە سیاسەتدا بگرە لە بواری کۆمەڵاتیدا بگرە هەموو ژیانی ئێمە لە قۆناغێکی گۆڕانکاری و لە قۆناغێکی ئینتقالیدا ئەوە بە ڕۆژنامەگەریشەوە دیارە لە قسەکان تا باست لە عێراق کرد و بەراوردێکت کرد پێت وایە ئەم یاسای ژمارە 35 ساڵی 2010 کە بە یاسای ڕۆژنامەگەری لە کوردستان ناسێنراوە وەرچەرخانێک بێت لە ئازادی ڕۆژنامەنووس ئەگەر بەراوردی بکە لەگەڵ ئەو یاسایکە لە عێراق دەرچوو زۆر باشترە و ئەگەر بەراوردە ئەوەی بۆ بەنسبەت کوردستانەوە من قساکەم ئەگەر بەراوردیشی بکە لەگە قانونی عقوباتی عێراقی بڵێ بەبێەوەی بەراوردی بکەین کاگاکۆ لەسەر کوردستان تەطبیقی بکەین لەسەر ڕۆژنامەنووسان لە کوردستان لەسەر پێگەی ئازادی ڕۆژنامەنووسان لە کوردستان ئەم یاسایە چۆن من لە گۆوارێکیشم کرد و کات خۆی هەر لە خۆیەوە داخرا هەر نەمازانین چۆن داخرا ئەو یاسایە ڕێ لێ دەگری کە ڕۆژنامە گۆڤار دەستگای ڕاگەاندن لە کوردستاندان دابخرێ ئەوە شتێکی زۆر باشە و پێشکەوتنێکی گرنگە هەموو ئەو بەندانەی لە ناو قانونەکە داهاتوون دەیداتە پاڵ سزادانی داراییەوە کە ئەویش هەنگاوێکی گرنگە لەبەر ئەوە بەڕاستی و هەندێک یاسای دیکەی کە لەوانەیە ئێمە کاتی خۆی لەسەر مەتاتی بوونەکە و لاستیکی بوونەکەیان گفتوگومان کردبێ لە هەندێک لایەنەوە زیانمان پێکەوت بێ وەکو ڕۆژنامەنووس لە هەندێک لایەنەوە سوودمان لێوەرگرتووە لەبەر ئەوە بەڕاستی ئەو یاسایە مرۆڤ دەتوانێت بڵێ یاسایەکی باش بەڵێ سوپاس کاکەتان دێمە لای تۆ ڕای تۆ یاخود کۆمنتی تۆ لەسەر قسەی برادران و ڕای شخصی خۆشت لەسەر پێکەی ئازادی لە هەرێمی کوردستان مەبەست ئازادی ڕۆژنامەنووسان وەڵام من کۆمنت لەسەر قسەی برادران نادەم ڕێزی زۆرم بۆ قسەکانیان هەیە و لە دیارە ڕوونەکە لەگەڵ بەشێکیانام قسەم لەسەر ئەوەیە کە ینی لەسەر ئازادیەکەیە ئەوەی تۆرەکەی جەنابەت من پێم وانە ینی مۆزوعی کاری ڕۆژنامەنووسی لە کوردستانە یەکەم ناتوانێت کورتی کێتەوە تەنها بۆ مەقولەی ئازادی کاری ڕۆژنامەنووسی دومیش کورت ناکرێتەوە تەنها بەرامبەر بەو تونوتیژەیە کە بەرامبەر ڕۆژنامەنووسەیە
واتە ناتوانانی ڕۆژنامە نووس بە تەجرید سەریکە یعنی تەمان پرسیارەکان لە ساڵیادەکانە زۆر لەم قسە ناکرێت ئامار زۆر پێشانە دێت و قسەی زۆرەکرێت لەسەر تونوتیژەکان بەڵام قسەی لەسەر شتی خەڵکی گرنگ ناکرێت کە بۆچی ئەم تونوتیژانە هەبن ئەم تونوتیژانە بەشێکن لە چی بەشێکن لە تونوتیژێکە ناو کۆمەلگا هەیە بەشێکن لە بێ پرەنسیپیکە ناو کۆمەلگایە بەشێکن لە بێ یاساییکە ناو کۆمەلگاکە ئێمەیە بەشێکە لە ڕۆحی عنف و قسوەتێکە ناو کۆمەلگاکە ئێمە دەبێت هەموو ئەمانە پۆلێن بکرێنی لەم ساتە وەختە دەبێتەوە قسە لەسەرەوە بکرێن ناکرێت ڕۆژنامە نووس تەجدید کەی دووری خەیتەوە لە کۆمەلگاکەی خۆی چونکە ئەویش کائینێکە زۆر تەفاعلەکە لەگەڵ هەموو ئەحداسەکانە و دیارە وەسەتیشە لە نێوان هەموو ڕووداوەکانە ئەمە نقطەیەکی زۆر گرنگە کە دەبێت قسە لەسەرەوە بکەین کە ڕۆژنامە نووسیش بەشێکی گرنگە لەم کۆمەلگایەوە ئەو معاناتی کە کەوێتە سەر ڕۆژنامە نووسیا بابڕێ ئەو تونوتیژیە بەشێکە لە تونوتیژیەکە لە کۆمەلگا هەیە لەوانێت تونوتیژیەکی منەظەم نەبێت لەوانێت تونوتیژیەکی سیاسی نەبێت لەوانێت تونوتیژیەکی دەوڵەتی نەبێت لەوانش ئەمانە بێت زۆر جاش ئەمانە بووە بەڵام بە دیوەکانی تریشە لەوانێت پەیوەست بە کەلتوریەکەوە کە لە کۆمەلگاکەی ئێمە بەدەسڵات و بەلایەنەکان و بە کۆمەلگایشەوە کە هێشتا تێنەگەیشتن لە ئەرکی ڕۆژنامە نووس و هەندێک ڕۆژنامە نووسی شەبێت لە وەزیفە گرنگەکەی خۆی تێنەگەیشت بێت لە پەیامە گرنگەکەی خۆی لە کارە پەیامێرە گرنگەکەی خۆی تێنەگەیشت بێت ئەو کەلتورە نییە کەلتورە ڕێزگرتن لە کاری ڕۆژنامە نووسی لە حرمەتگرتن لە کاری ڕۆژنامە نووسی و سیرکردنی کاری ڕۆژنامە نووسی بۆ یەکە زانیاریت پێ بەخشێت ڕووداوەکانت بۆ ئەگوێزێتەوە ئەمە نقطە یەکەم خاڵی دوم پەیوەستە بە خودی ئازادیەوە ینی ئێمە لە کوردستاندا ئێستا با بڵێن نەزیفێکی گەورەی یاسامان هەیە ینی کۆمەلگای ئێمە ئێستا کۆمەلگایەکی مزەخرفە بە یاسا ینی کوردستان خەریتەکەی دانا مەجموعەی یاسای زۆر باشە ئەوە خەریکەوە یاسای دەستگەیشتن بە زانیاریشمان نەبێت کۆمەڵی یاسای زۆر باشەیە لە کۆمەلگاکە بەڵام کاری پێ ناکرێت ئیشی لەسەر ناکرێت پەرلەمان متابعی ناکات دەستگاکانی تر متابعی ناکەن تەجمی دەکرێن یعنی کێشەکە لەسەر خودی کەلیمەی ئازادیە پێم وایە دوو جۆر ئازادی هەیە لە کوردستاندا لە هەموو وڵاتێکدا ئازادیەکی مزەیف هەیە کە مزەخرفە ئەو ئازادی مزەخرفە بەکاردێنێت بۆ کاکەم جوانترین یاسام هەیە یاسای ڕۆژنامە نووسیم هەیە جێبەجێ ناکرێت کێ جێبەجێ ناکە کێ بەرپرسیار لە جێبەجێ نەکردنی ئەم یاسایە کاکاکو لە قسەکانیە بەراوردی کرد بە یاساکەی عێراقی ژووتی یاسایەکی باشە و کاگە نۆروانیش لە سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان بە بۆنەی لە 14مین ساڵیادا ئەم یاسایە بەدەستکەوت ناوە بن ئایا وایە؟ زانی شوونە مۆزوع یاساخی ئەو بەشێکە لە نقطەکە تۆ یاسایەکی باشت هەیە میوانەکانمان کە دێن لە وڵاتەکانە پێڵی کاکە ئێمە یاسایەکی ڕۆژنامە نووسی و پێشکەوتومانەیە فەرمو لەجان لە وڵاتانی دەوروبەر یاسایەکی وا هەیە بەڵام خۆ چەند ساڵ لەو ڕۆژەی کە دەرچوو هەمومان هاواری ئەومانە کە ئەم یاسایە جێبەجێ ناکرێت بەردەوام پێشێ لەکرێت ئەمە دەبێت پرسیاری ئەمە بکەین ئەم یاسایە کە لەلایەن پەرلەمان و حکوومەت و سەرۆکی یاریان پەسەند کراوە بۆچی جێبەجێ ناکرێت خەلەکانی چی ئێستا ئەمە هەمومان هەموو ڕۆژنامە تۆ یاساکەت پێ باشە بەڵام جێبەجێ نەکردنی بەڵێ وەکو حەدی ئەدنا یاسایەکی باشە بۆ نمونە بەرگەیەکی تێدایە کە ئێستا ئێمە هەموو ڕۆژنامە نووسەکان باس لە مافی زانیاریەکەین پەرلەمانیش مەشغوڵ بوو بەرگەیەکی واضحی تێدایە ئەڵێ ڕۆژنامە نووس بۆ هەیە دەستی بگاتە هەموو زانیاریە فەرموو بەڵام بەپێی یاسا بەڵام لە مادەی دۆماڵێ بەپێی یاسا کاگەنان چی یاسایەک ئایا نابێت ناوەم یاسایە یاسای ئەتوانێت بەرگەیەکە ئەڵێ ئەتوانی تۆ ڕۆژنامە نووس بۆی هەیە کۆرە ئەمە بەشێکە لە وەکو ینی بەشێکە لە مافی ڕۆژنامە نووس وەکو کامیرەکەی وەکو قەڵەمەکەی وەکو وینەکەی ینی ڕۆژنامە نووس دەستی نەگا بە زانیاری ئەمە تر یاسای چی بۆ دەرەکەی ینی گرنگترین شتەوەی ڕۆژنامە نووس بۆی لە گرفانی خۆی قسە نەکات و بە وتی نەکات دەبێت زانیاری لەبێت دۆکومنتی لەسەر بێت کە ئەحسایەیە کە باسی مۆزوعەکە دەبێت کامە جێبەجێ کراوە لە کام دائیرە زانیاری بە ڕۆژنامە نووس دەدرێت ئەو مۆزەفەیە یا ئەو وەزیرە یا ئەو کەسە کە زانیاری نادا بە ڕۆژنامە نووس کامە محاسبەی کراوە کامە قسەی لەگەڵ کراوە کامە پێی وترا یعنی ئەمە کێشەکەیە کەم پێڵێم ئازادیەکی مزەیف هەیە مزەخرفە تەنها ئەمانەیە زەخرفەی کۆمەلگاکەکەین بە جۆرێک لە ئازادی حقیقەکەچ بۆ کاری ڕۆژنامە نووسی بۆ کارەکانی تریش تەنان بۆ خۆپیشاندانی تەنان بۆ حزبایەتیش بۆ هەموو شتەکانی تر لە ڕاستیدا تاکو و سیستەمەکە بە تەواوەتی جێگیر نەبێت و دەسڵاتەکان جا نەکرێتەوە خاوەنی دەستوریەک و خاوەنی مؤسسەیەکی تەشریعی ڕاستەقینە نەبین ناتوانین قسە لەسەر ئازادیەکی ڕاستەقینە بکەین بەڵێ نەزیفێکی گەورەمان لە یاسایەکی ڕۆژنامە نووسی پێشکەوتومانی لە چاو وڵاتەکانی تر لە چاوی عێراق وەک کاگاکۆوتی بەڵام قسەی ئەساسی لەسەرەوەیە کە ئەم یاسایە هیچ بەندێکی جێبەجێ کراوە و بەندە گرنگەکان کە پەیوەستە بەکاری ڕۆژنامە نووسیەوە جێبەجێ کراوە ئەی ئەم هەموو پێشەرکاریە چییە ئەی ئەم هەموو خروقاتانە چیە بەرامبەر بە ڕۆژنامە نووسیەکرێ خۆ ئەمە بەشێکی تری کارەساتەکەی بەڵام بەشێکی تری نازم لە تەورەکانی تۆ بازیەکریانە پەیوەستە بە ناوەڕووکی کاری ڕۆژنامە کاگەنان تۆ وەکو پەرلەمانتارێکی ئۆپۆزیسیۆن ستایشی ئەم یاسایەکەی لە کاتێکدا ڕایەکەی پێی وایە یاسای مافی بەدەستێنانی زانیاری
تابوو قەدەخەکراوی زۆر تێدایە هەر لە هەمان ئەو یاسایی باس لەواکرێکە غەرامەکردنیەکی ینی سەیری تێدایە بۆ ڕۆژنامە غەرامەکردنێکی سەیری تێدا نیە کاتی خۆی ئێمە من تا سەرسەری ڕۆژنامە بووم و بەدەستکەوتمان زانی من خۆم گۆشەیەکشم لەسەری نووسی یعنی حدی ئەدنای داواکاریەکانی خۆتۆ یاسای دەرەکەی مەرجە هەموو بەدڵی هەموو منە ڕۆژنامە نووسانی سەربەخۆی بە کاملی بەڵام ئەمە لە چاو یاساکانی ترا و لە چارە نیەتەکانی ترا و لە چاو واقعدا کە تەعامل کرا وەکو یاسای وەکو دۆکومنتێکی یاسایی بڵێ هەنگاوێکی زۆر باش بوو بۆ کاری ڕۆژنامە نووسی یعنی ئەو برگانی تریش کە باسی بەسەر عقوباتوانەکە دەکرێت هەموار بکرێتەوە ینی دەکرێت کاری لەسەر کرێت بەڵام زۆر لەو داوایانێک لەسەر ڕۆژنامە نووسان هەیە خۆ داوایەکن لە دەروی ئەم یاساییە ینی ئەسا زۆر لەو مەبلەغ خەیاڵیانەی کە باسەکری لە دەروی ئەم یاسایی ینی ئیلتیفافەکرێ بەسەر یاساکە ینی ئەم یاسایە نەبوو بە مەرجع بۆ کاری ڕۆژنامە نووسی بۆ محاسبەکردنی ڕۆژنامە نووس دەسەری پەنا بۆ یاساکانی ترێ برێت و کابرا بە شتیاتی خۆی ئەڵێ من ئەم یاسایە نەبە یاسای عقوبات تۆبانکەم بەناوی تەشیر تۆبانەکەم یاساکە خۆی لە ذاتی خۆیدا بەڵێ زۆری هەر زۆری باشە ئەوەی کە خراپەکری هەموار بکرێت و چییە بتونێت پرۆژه حازەکەی چەند ڕۆژنامە نووسی پرۆژه ئامادەکەن لە پەرلەمانە این بکرێتەوە پەرلەمانیش ئامادەی بۆ دەرکردنی یاسا خۆ ئیشی پەرلەمانی کوردستان تەنها دەرکردنی یاسایە نزیفێکی یاسایی گەورەمان هەیە بەڵام پرسیارە گەورەکە لەوەیە کە ئەوەت چیش کرد عقوبەکەتیش کرد بە 1000 دینار لە ملیۆنێکۆ دوای ئەوە چی کاگەدنان ئێوە بەس یاسا دەرەکەن لە پەرلەمانیان چاودێریشی نەخێر پەرلەمانی کوردستان بەس یاسا دەرەکەن لە 92 تا یاساکە تەنها یاسا دەرەکەن ئەرکی سەرەکی پارلەمان چییە گەر بە کورتی تا لە سەتی ئەرکی پەرلەمان چاودێریکردنە بەڵام بەو ئەرکەی هەڵنەساوە سی لە سەتی ئەرکی تەشریع کاگەنەوە دێمە لای تۆ لەم ساڵ لە 17 شوبات بەردەرکی سەرا لە ڕۆژنامە نووسان قەدەغە کرا باسیش لە ئازادی ڕۆژنامە نووسی دەکرێت و باس لە ئازادی ڕووماڵکردن دەکرێت و لە یاساکە باس لەوە کراوە کە کەس بۆی نییە دەستبێنێتە ڕێی ڕۆژنامە نووسی تا و حدودەی کە تەشیر نەکات و کە کۆمەڵێک شتی تریش ئێوە وەکو سندیکا چ کارێکتان لەسەر ئەمە کردووە ئایا ڕەوایە بەردەرکی سەرایە خودت هەر جێگایەکی تر کە ڕووداوێکی تیابێ لە ڕۆژنامە نووسان قەدەغە بکرێت و هەر لە هەمان ڕۆژە سوکایەتی بە ڕۆژنامە نووسیش بکرێت لەو جێگایە زین چۆنە خۆی کوشتنەوەی ئازادی ئەگە تۆ پێ دوای کوشتنەوەی ئازادی و یەکەیتر دو ڕۆژنامە بچێتە سەرا و ڕێگای پێ نەدرێ هەواڵ تەختێکە ئەمەیتر ئازادی نییە ئەمەوان نییە لە هیچ کوی دنیا جوانیە پێ دوای دو ڕۆژنامە بچێتە هیچ شوێنێک و نەیە لە تەختێ بکە ئیتر بڵێ ئازادی نییە لە وڵاتەیە لەگەڵەوەشە ئێمە دژی ئەوەین کە ڕۆژنامە نووس ئەبێ لە هەر شوێنێک کە پەیوەستە بە پەیداکردنی هەواڵ و پەیوەستە بەوەی کە هەر هەواڵێکە بۆ خەڵک گرنگە بیگاتێ ئەمە دروستە بەڵام هەندێک جار بەڕاستی ئەوەی کاگادانی وشتی ینی ڕۆژنامە نووس بێ تەنها ئەوە نییە کە ئیترێ بێ ڕۆژنامە نووس بێ و تەقدیس بێ و نابێ کەس قسەی پێ بڵێ ینی زۆر جار بەداخەوە هەندێک ینی هەندێک لە ڕۆژنامەکانی ئێمە خۆیان ئەم یاسایە جێبەجێ ناکەن من نەتوانم دایان نمونەت بەمێسا لەم فایلایان لەبەر دەسمایە کە ئەو من کەیسی ڕۆژنامە نووسانم لایە دەیان جار یعنی دژی یاساکە کاریان کردووە و هەواڵی بێبنەما و ئینحرافی جۆرا و جۆر و ینی تەنانەت کەیسەکان هەچێت ئاسایشیش بەڵام ئێمە بەنایەوەیەوە ئەندامی ئێمە داکوچیان لێکەین بەڵام دیسان ئەم یاساها داکۆکی لە ئەندامەکانتانەکەن نەخێلەوانش کە لە دەرەوەی سندیکا ئەندام نین و ئەم کێشانەی کە بینی سکاڵاکان و پێشێلکاریانی کە لەم راپۆرتەیە بۆ ئەمە راپۆرتی 5 ساڵی ڕابردووی لیژنەی داکۆچی لە ئازادی ڕۆژنامە نووسیە کە هەموو ئەو پێشێلکاریانەی تایە کە بەرامبەر ڕۆژنامەنووسان کراوە کە ئەکسەریەتی ئەم پێشێلکاریانە بەرامبەر بەشێکی زۆر لە میدیای ئۆپۆزیسیۆن و ئەهلی و حیزبی سیوسی کراوە بەشێکی زۆری ئەوانە پێشێلکاریان بەرامبەرکراوە ئەندامی سندیکانین بەڵام گوێمان لەوە نییە کەمە ئەندامی سندیکایە سەر بە چ حیزب و مەسهب و ئایدۆلۆژیا فکرەوە تۆ وەکو سەرۆکی لیژنەی داکۆکی لە ڕۆژنامە نووسان پێت وایە کە هێرشکردنە سەر ڕۆژنامە نووسان یاخود قەدەغەکردنی جێگایەکی معەن لە ڕۆژنامە نووسی هیچ کێشەیەکی بۆ ئازادی ڕۆژنامە نووسی نییە نا من واناڵم منەڵێم یعنی نابێت کە ڕۆژێک لە ڕۆژان لە شوێنێک کە ڕێگا نادرێ ڕۆژنامە نووسێک تەختێ بکە و ئەمە ینی ناکاتەوەی کە ئازادی ڕۆژنامە نووسی نیە لەگەڵەوەشە هەندێشتی شەیە تایبەتە مەسەلەی ئەمنی خەومی لە هەموو دنیاشەوە لە زۆر یاسای چاپمنی وڵاتێک توکانی ئەمریکا شایە هەندێک شت محەدەدە کە نابێت دەست لێ بدرێت بەڵام منەڵێم یعنی هیچ هۆکارێک نابینم هیچ پاسایەک نابینم بۆی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەر بیانوویەک لە هەر شوێنێکە لە ڕۆژنامە نووس بە پێشێلکاری بەرامبەر بکە و سوکایەتی پێ بکە هیچ هۆکارێک نییە یعنی ئەکرێ لەو شوێنی کە تۆیڵی ینی هەواڵیشی نەدەیتێ تەسریحیشی بۆ نەدەی بەڵام ناکرێت لی بدەیت سوکایەتی پێ بکەی و کامێراکەی لێ بستێنی ئەمە هیچ بیانوویەک نییە گرفتەکەی ئێمە لەگەڵەوەی بەڕاستی کە ئەم یاسایە من لەگەڵەوە نیم کەم یاسایە زۆر خراپە یانی چی جێبەجێ نەکراوە ئەم یاسایە بۆ کاگاکەوتی کاکە یەک ڕۆژنامە لە دوای ئەم یاسایەوە لە هەرێمی کوردستاندا نەخراوە کە لە زۆربەی وڵاتانی دنیا بە یاسار ڕۆژنامەکان و کەناڵەکان داخرێن
و ڕۆژنامە نووسان یعنی ئەمە دەستکەوتێکی گەورەیە لە ماوەی یەک ساڵی ڕابردووە 45 ڕۆژنامە و کەناڵهای جۆراوجۆ لە هەرمی کوردستان داخراون تاکە فاکتەر کە لە پشتیۆنەوەی کە هیچ کەس دەستی نیە لە داخستنی ئەمانە هۆکاری مادیە بێئیمکاناتیە وەڵام بیتەوە هیچ ڕۆژنامە نووسێک لە دوای ئەم یاسایە دانەخراوە بەڵام هیچ ڕۆژنامەیەک بەڵام چەندین ڕۆژنامەمان هەیە ڕۆژنامە نووسمان هەیە لەسەر نووسینێک دەست بەسەر کراوە و ینی تیرۆر کراوە و کاری نابەجی بەرامبەر ئەنجام درراوە بە دوای یاساکەیەوە بە تایبەتی لە یەک ساڵی ڕابردووە پێشتر ئێمە شایدیون ئێمە یاسایمان بۆ دەرکردو ئێمە بۆ لێرە قساکەین ئێمە بۆی کە بەردەوام بین لەسەرەوەی کە نابێ ئەمە هەبێ و ئەم پێشەرکانانە نابێ بمێنێ کە یاسایەکە بێ یاسا سەروەر بێ و ناکرێ پۆلیسێک و کەسێک بە ئارەزوی خۆی لە ڕۆژنامە نووسێک بە ئەمە قسەکەمان لەسەرەوەیە بێگومان ئەبێ بە کورتی ئەمەی کە ئێستا ئێمە ئیشی بۆکەینەوە بەردەوام بێ و ئێمەمانێوانێ کە ئێمە گلەیمان هەیە و بەشداریمان کردووە لە هەموو وەرکشۆپانە وە گلەیمان لە حکومەت کردووە و لە ڕێکخراون راپۆرت دەدەینە ڕێکخراونێ و دەوڵەتەکان و ئێمە من ئەواڵێم یعنی حکومەتی هەرێمی کوردستان ئەبێ هەوڵدا ناوی نەچێتەنە ئەو قایمی کە دوای نیشان دەدەم ناویاندراوە ڕاوچەکانی لە تەورەکانی داهاتوو بەردەوامە بین بینەرانی ئازیز پشوویەک و لەگەڵ تەواوی میوانەکان بە پرسیار و وەڵامی میوانەکانی تریش بەردەوامە بین لەگەڵتان.